ئەنجا با بینە سەرەما مارسیدس بێنس ML 500 با بڕۆین سیارەی شاس ئەمە با لێرەیە دانین بابەتی سیارەی عنی دەنگ سەیرۆ دەنگەکە لە هەمووی شاستر دەبڵ توربۆیە 402 هۆسپاوەرە فول مواصفاتە مۆدێلیشی 2013ە هەروەڵا ئەوە ئەڤەلۆنەیە شتێکم بیرکەوتەوە خوای نەگات دەی نەگات دەی هەککە پێم خۆش بوو 120 ئێستش بە بەنزینەکەی تێکەین چاو خۆش بێ خۆش